بازاڕە ئۆنلاینەکانی هەرێمی کوردستان چاودێری ناکرێن و ڕێنمایی تایبەتی حکومات نایانگرێتەوە. نەبوونی چاودێری لەسەر ئەم بازاڕانە وای کردووە چەندین کەلوپەلی جۆرە و جۆریان تێدا ساڵ بکرێتەوە. گرێدی 100%ەوەی لەگەڵ پێست ناگرێ حەساسێتی نییە، تاڵەکانی قژت زەرد و سوور ناکە، تاڵی سپی لە قژت زیان ناکە. ئەم هاوڵاتیە یەکێکە لە بەکارهێنەرەکانی بازاڕی ئۆنلاین. دوای بەکارهێنانی کاڵایەکی بازاڕەکە بەم شێوەیە ڕوخساری شێوە و تووشی هەستیاری لە چاو و پێستیدا بووەتەوە. ئەم شامپۆیەم بینی لە ڕێی ئۆنلاینەوە داوام کرد لە پەیجەکانە بینیم، وتم ئاسانکاریە بۆ هەموو جارێ بچمە لای دەلاک و دەلاک شتێ زیاتر پارە لێبسەنێ و ئەمە ئاسانکاریە خۆم لە ماڵەوەکو شامپۆیەکی احتیاطی بەکارهێنم. ئەوە بوو لە ڕێی ئۆنلاینەوە داوام کرد و شامپۆکەکەی بەدەستم. لەسەر سکاڵای ئەم هاوڵاتیە ئێستا فرۆشیاری بەرهەمەکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراوە و لێکۆڵینەوەی لەگەڵدا دەکرێت. پۆلیسی سلێمانی نایشارێتەوە تا سکاڵای هاوڵاتیان نەبێت ناتوانن کەس دەستگیر بکەن. هەر بۆیە ساڵی ڕابردوو تەنها 4 فرۆشیاری ئۆنلاینیان دەستگیر کردووە. ئەبێ لایەنی پەیوەندیدار سکاڵا بجوڵێنی و ئینجا ئەمە هیچکەین، چونکە کە قەراری حاکممانەوێ من ناتوانین هیچ بکەین ئیلا ئیشەکانی بڕیاری دادۆرە. لەگەڵیشی ئەوانەی کە خوان بە ئۆنلاین شتەکردن و خوان حەزت بەو کارەکەن خوان بەرپرسیارەتەکەی هەڵگرن، چونکە ئێمە زانیاریمان ناوە کە ئەو کارانە ڕەنگە دواتر تۆ زەرمەند بیتیایە، موادەکەی کە تۆ داوایەکەی ئەسڵ نەبێت شکاتەکەی، بەڵام ڕەنگە شکاتەکەت سەرچاوی تۆمەتبارەکە نەدۆزرێتەوە. خەڵکەوت عومەر تاکە کەس نییە کە دوای بەکارهێنانی بەرهەمی بازاڕە ئۆنلاینەکان تووشی هەستیاری بووە. وەک ئەم پزیشکە دەڵێت ڕۆژانە چەندین نەخۆش سەردانی دەکەن کە تووشی هەستیاری بوون و زۆرینەیان ئەو بەرهەمانەیان بەکارهێناوە کە لە بازاڕە ئۆنلاینەکاندا دەفرۆشرێن. هەموو ئەو نەخۆشانەی کە بەهۆی زیانە لاوەکەکانی عیلاج یا شامپۆ یا کرێم یا مەڵحەم یا ئەو ماوەدانی کە بەسەر پێستیانەوە دروستی کردووە لە 80 بۆ 90یان ئەو نەخۆشان ئەوانن کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ینی بەبێ بە ڕێنمای پزیشک چۆن عیلاجیان بەکارهێناوە ئەوانن تووشی هەستیارەتیە بن زیاتر یا تووشی زیانە لاوەکەکانە بن. ئەبێ بە کوالیتی کۆنتڕۆڵا بڕۆ، ئەبێ فەحس بکرێ، ئەبێ پشکنینی پزیشکی بۆ بکرێ بۆ ماوەدانی. لێژنەکانی قایمقامیەت بازاڕ ئۆنلاینەکان بە بازارێکی فراوان دەبینن، بۆیە کۆنتڕۆڵکردنیان بە ئاسان نازانن. لایەنی پەیوەندیدار و پەرلەمان و حکوومەت یەکە شتێکی وا لە بابەتی ئۆنلاینە ڕێک بخاتەوە و کاتە ڕێگە و شوێنی خۆی هەیە لەوانێ من نەزانەوە چۆنە، بەڵام ڕێگە و شوێنی خۆی هەیە بۆی بە شێوەیەکی تەندروست ئەو موادانی داوا کرێت لەژێر چاودێری باڵێن وەزارەتی تەندروستی و حکوومەت بێت بگاتە دەستی هاوڵاتی و کاتە هاوڵاتیەکەش ئەزانێت چی داوا کردووە ئەتوانێت لەسەر ئەو بەرهەمەی کە داوای کردووە شەکوا بکە ئەگەر هاتوو ئیسفادەی لێ نەکردیان ئەو بەرهەمە نەبوو یان بە شێوەیەکی خراپ گەیشتە دەستی، بەڵام ئەمە پێویستی بە ڕێکاری یاسایی خۆی هەیە. لە جیهاندا بازاڕی ئۆنلاین بە یەکێک لە بازاڕە گەورەکانی بازاڕیکردن دادەنرێت. کۆمپانیای ئەمازۆن یەکەم کۆمپانیای بازاڕی ئۆنلاینە لە جیهاندا کە ساڵی 1994 دامەزراوە. ئێستا نرخەکەی بە زیاتر لە 1 تریلیۆن دۆلار دەخەمڵێنرێت. کۆمپانیای عەلیبابای چینیش کە لە ساڵی 1990 دامەزراوە نرخەکەی بە زیاتر لە 500 میلیارد دۆلار دەخەمڵێنرێت. پێچەوانەی وڵاتانی جیهان ئێستا لە هەرێمی کوردستان بازاڕی ئۆنلاین بووەتە سەرچاوەی یەکەمی کاڵای بێکواڵێتی. ئەوەش وای کردووە تا دێت متمانەی هاوڵاتیان بەم بازاڕە کەم دەکات. خۆشی سەیدا سلێمانی.